ئەرێ خۆشە سلێمانی گیانە قەسر و دوکانی ئەوا لەگەڵ سەرچنەر بەخوا عەسر و بەیانی. هاوی ناهواری سەرچنار لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان یەکێکە لە دڵڕفێنترین ئەو پرۆژە گەشتیاریانە کە لە شاری سلێمانیدا هەیە. کاتی خۆشی دانیشتوانی شاری سلێمانی هاتوون سەردانی ئێرەیان کردووە تاوەکو لێرە بەحەوێنەوە و هاوکات ئەو گەشتیارانەی کاتی خۆی هاتوون بۆ شاری سلێمانی کە پێکاتون لە ڕێبواران و پیامانقوڵان هاتوون سەردانی ئێرەیان کردووە تاوەکو لێرە کاتێکی خۆش بەسەر بەرن. سەرچنار ئاوێکی سروشتی هەیە کە لە بنی بەرزایەکانی دەوروپشتیەوە هەڵدەقڵێت. هەر لە کۆنەوە تاوەکو ئێسەش بەشێک لە ئاوی خواردنەوەی دانیشتوانی شاری سلێمانی دابین کردووە. هاوین هەواری سەرچنار تاوەکو ئێستا دووجار نۆژەن کراوەتەوە بەهۆی ئەوەی کە شوێنێکی فێنکە و شوێنێکی سەرنجڕاکێشە ساڵانە بەدەیان هەزار گەشتیار لە سەرتاسەری عێراق و لە شارەکانی ترەوە سەردانی هاوین هەواری سەرچنار دەکەن لە شاری سلێمانی. لە کۆتاییدا پێم بڵێ تۆ چی یادگاریەکە هەیە لەگەڵ هاوینە هەواری سەرچناردا؟